ڕێگری بازگەکان لە گواستنەوەی مۆبایل و پێداویستیەکانی لە نێوان پارێزگاکانی هەرێم کاسبکارانی تەواو نیگەران کردووە و گرفتی گەورەی بۆ کار و کاسبیان دروست کردووە. ڕێگریەک کە نەک هیچ بنەمایەکی یاسایی نییە بەڵکو بووە بە دیاردەیەکی قێزەوونی دیکەی حکومڕانی لە هەرێم. ئەم ستەمەی حکومڕانانی هەرێم لە دوکاندار و بازرگانەکان نزیکەی 5 ساڵە بە ئامانجی دەوڵەمەندکردنی کۆمپانیاکانی نزیک لە هەردوو حزبی باڵا دەست بەردەوامە. دوکاندارێکی بازاڕی شاری سلێمانی دەڵێت جاران پارچەیەک بەرگی مۆبایلمان بە 3,000 بۆ هەولێر ناردووە بەڵام ئێستا ئەبێت 25,000 سەرانە بدەین. ئێمە لە سینۆش دێنین یعنی بەجددی لە سینەوە هەتا ئەگاتە ناو بەخا هەتا ئەگاتە ناو هەرێم هیچ کێشێکمان بۆ دروست نابێت. یعنی معقولیەتێکی تیانە لە حکوومەتەکەی خۆمان کە لە گۆشت و خوێنی خۆمانە مشکلەمان بۆ دروست دەکەن. ناڵ ئەشیا بێ ناڵ ئەشیا بڕوە نازانم تێناگەم کێشەکەی چییە باوەڕ و سیقەت هەبێ ڕۆیشتن و هێنان و بردننی موادی نایاسایی لەمە قورسترە. ئەگەر ئاڵ و گۆڕ هەبێ بازارمان باشترە بێ. ئێستا ئێمە سلێمانی داخراوە لەم دەقەیە بەڕووی هەموو هەرێما داخراوە ناتوانین شت بەرین بۆ هەولێر بۆ دوهۆک بۆ زاخۆ بۆ ئاکرێ بۆ ئامێدی بۆ سۆران بۆ هیچ یەک لەم شار و شارۆچکانە هیچیان ناتوانین بینێری ئیشەکان وەساوە ناتوانین ئەگەر بێ ئەبێ پارە بین. ئێستا بۆ نمونە نازانم ئەبێ پارە بین بە چێ بۆی کە ئەم شتە سادەیە بەرم علاگەیەکی ئاوایە جاران من بە 30,000 ئەمنار بۆ هەولێر ئێستا بێ 25,000 بم یان ئەبێ بیبم بۆ بەخا ئەو ڕێگەیشم کەشوی بیبم بۆ بەخا لە بەخا دوسێ ڕۆژ بمێنەوە جا بێ بچێ بۆ هەولێر. بە پێی زانیاریەکانی پەیام دوو کۆمپانیا کە یەکێکیان لە سلێمانی و ئەوی دیکەیان لە هەولێرە تەواوی گواستنەوەی ئامێرەکانیان بۆ خۆیان قۆڕەخ کردووە بە مەبەستی پێویستی زیاتری شارەکان بە کەلوپەلەکانی ئەوان. ئیدارەی هەردوو زۆن دەواازەی شارەکان بەڕووی گواستنەوەی ئەو کەلوپەلانە دادەخەن بۆ ئەوەی خواست لەسەر بەرهەمە هاوردەکانی ئەو کۆمپانیا حیزبیانە کەم نەکات. شەریکەی نقڵ هەیە شتێنێتەوە دوو شەریکەی زۆر گەورە هەیە کێشە لە بینیانە دروست بووە. شەریکەیەکیان حیزبێک سەپۆرتێکە شەریکێکی تریشیان حیزبێکی تر سەپۆرتێکە. ڕێکەوتنەکانیان وەها بووە بە پێی ئەوەی کە ئێمە لەگەڵ شەریکەکانە قسەکەین ئەڵێن کاکە شتمان بۆ ناڕوا بۆ لە هەولێر بۆ سلێمانی وە بەعکسەوە ئەوەی کە ئێمە گوێمان لێ بووە مۆزوع شتی گەورەتری لە پشتە شتێک هەمووی بەواستە و بە پارە ئەکرێ وەڵی تر پارە بەو حیزبی کە لەو شارە دەسەڵاتدارە لە هەولێر بێ بەو دەسەڵاتە لە سلێمە بێ بەم دەسەڵاتە. ئێمە خۆمان لە سین شتێنین خۆمان دەستی یەکین کۆنتێنەرەکانمان کە لە بەسڕەوەیە جاران ئەچووە هەولێر لە هەولێرەوە هاتۆ سلێمانی ئێستا کۆنتێنەری ئێمە ڕاستەوخۆ لە بەغاوە لە کەرکوو کەوێتەوە بە سلێمانی. بەشێک لە دوکاندارەکان بۆ ئەوەی ئاڵ و گۆڕی شمەک لە نێوان هەولێر و سلێمانی بکەن 3 ڕێگا بەکاردێنن. یەکەم بە شێوەیەکی نایاسایی و پێدانی سەرانە بە ئیدارەی زۆنی بەرامبەر. دووەم شمەکەکە دەنێرن بۆ شارەکانی عێراق و دواتر ڕەوانەی شارەکانی هەرێمی دەکەنەوە. سێەم هاوردەکردنی کەلوپەل بە ڕێگەی دوورتر لە ڕێگەی ئاویەوە بۆ بەندەری بەسڕە و گواستنەوەی بە شارەکانی عێراقدا کە تێشووی زۆرە. ئەمەش لە ئەنجامی ستەم و قۆرەخکاریەکی دیکەی دەسەڵاتدارانی هەرێمە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.